گلک سپاس فؤاد تماشاوان هجا تی چاوره کرن کد نوا 20 خلکان داد 20 دقیقه دا سرکومار ترکیه رجب طیب اردوغان لهولی ریبا یعنی در دوره 7.5 توییت که یعنی نامه که پست که اکس پست که سروک هریما کورسانی لسر پلاتفورما اکس هاتیه بلاف کرن به سه زمانان به کردی به ترکی به عربی هاتیه بلاف کرن سروکی هریما کورسانی نیچوان برزانی دوی توییت خود یعنی دوی پست خود بحث آشتیه جید که از خازم لگل میوانی خود دکتور نوزاد و کک زریان لسروی مجاریان باغفن دکتور تا توییتا نیچوان برزانی دید؟ بله بحث جید کی؟ بگمان توییتا خود بحث اندید که همه دیگل رادارین ترکیه سر و کردان که بحث کرد همه بحث کمالا پرسین گریب که این بطایبت پرستا آشتی و مسئله سقام گیریل عراقی و نوچه یعنی روشالاتا نوارازا که حتی مسئله آشتیه که شوان پرسین گرینگه که رزدان چیوان بارزین سر که هریما کردستان گرینگی بحث که و گر رادارین ترکیه بحث که بگمان مسئله آشتی مسئله که زور گرینگه ما پیشنهادی بحث کرد که زور گرینگه و قناغیدا بطایبتش دنیا هریما کردستانی و رزدار چیوان بارزانی پیشو و نهاجی در رولاکی برچه هبید پیشتا و نهاجی حالا که جدید ده با اوی بشین پروستا آشتی دوباره کردستان با کره کردستان دست بید و که ما آماجه بکر بگمان زور گرینگه اما با هر چه پارچین کردستانی مثلا آشتی مثلا که یک جار گرینگه و اکتنا پروستا آشتی دیالوگی باشوره با کره کردستانی دکاره پرسا کرد دوزا کل با کره کردستانش زور برای پیش ببن ناحیه سیاسی او ناحیه مثلا کلتوری مثلا چالاکی بجداریا سیاسی و ترادایی که زوری جی سقام گیل به ناچه درست که باری ما کردستان جدی سان گرینگه بو روش آوازی گرینگه که ما بحث لیکر که مثلا آشتی به تایبتیش با کره کردستان دکاره زور کشایان زور پرسیره که چاره سر که به تایبتیش بیران منه چه یعنی ما زیادتر هر کسی که به سیاپنده هم دیالوگ دانستان دنی گل لعنی دا سالادار که و تایبتیش ترکیه گرینگه و که ما ماجبه که 2011 که پروسا آشتی ترکیه دست بکر اگر او پیواجه بردوام با بیگمان نها دوزا کل ترکیه القناغا کدی تربی من نالم هم خطای لعنی کردیه بالام لعنی کردیجی به خطا بار نیه لعنی ترکیش راسته مثلا وقت احتمال کمالک معادلات بتایبتیش 2014 15 هنده معادلات درست بین پروساستی تکچو بشکل لعنی ترکیه به تومد باره بالام بشکل تریش لعنی کردی نکاره سیاست کا باج که باید او پروساستی بردام با دبرندجی بگمان اول ضربل پرساکوب شکی کشتی دیا که وقتا بگمان و کم آماجه شپیکر تو نکاره یعنی پرساکور بتایبتیش مثلا پکی که یا خود مثلا اوای که ترکیه بیشتر مثلا آسایش سنور ترکیه 100 سال دیجی شرب که نکاره ریکا سربازی پرسا پکی که چهار سر که و ایلا کوتای داد بیت رگه که آشتی و دیالوگی بکری تبر بای شیعه که آشتیانه او پرسا بیت چهار سر کن که وقتا مادام ریکا سربازی نه چهار سر کردن تو دبی همه حوله که بده بی گمان رول هریما کردستان جیب و رول رزدانا چیروان بارزانی رول کی گرینگ دبه اگر لانی تیج هاوکار بن بتای بلانی کردی لانی کردی نافخوی کردستان باکر ولانی پکیش اگر هاوکار بن دیت نام دیکاره اینگوید باش باوش یک زریان در نواروکا الگور نواروکا پوستا سروک هریما کورسانی که نیچیروان سقامگیری آشتی و دبکو اف سردان گاوک به جبو باش کردن پیوندی نوبر هر دو آلیان بگمان خوی ل ناوروکی پستکه دو خالی زور سرکی هی که نله هم سردانه ل کاتی کی زور هستیاره دید ل ناوچکه اما بابت یک بو که هم محمد شیع سودانی اشارتی فکر و هم وکو سرکوماری ترکیش باسی کرد که وضع ناوچکه حساسه و هم اداره لم کاته هاتو حساسی ناوچکه پیوندی با شر غزه و اسرائیل و هیل لایق و پیوندی با گرجکانی نیوان ایران و اسرائیلی شو هي كبو جاري يكم لماوي زياتر لتشوار دي رابردوها ليداني راست خو لبين اسرائيل وايران دركوت كما توانه قناغه كي تازه بلدوخي هاوسنگي سياسي وسربازي لمنطقه ناوچكه بوكو برميله كي باروت الحقيقه احتمالي فراوان بوري شر احتمالي تقينوكي لهر انوساتك هي كس خوي نخلاف انك بيوايا همشت كوتاي بياتو نخير
ئەم منتیقەیە بەرەو وەرچەرخانێکە ڕوات چی لە ڕووی سیاسیەوە چی لە ڕووی عسکەریەوە دنیا هەمووی هەر بە وەرچەرخانێکە ڕوە بۆیە لەم کاتانەیە هەبوونی دیالۆگ هەبوونی گفتوگۆ لە حقیقەتە بۆ شوێنێکی وەکو کوردستان و هەبوونی پەیوەندی لەگەڵ ئاکتۆرەکانی ئەم منتیقەیە بۆ هەرێمێکی وەکو کوردستان کە هەرێمێکی نادەوڵەتیشە لە هەموو کاتێکی دیکەی زیاتر بایەخی هەیە دنیا ئەوە نییە کە گوڵ و گوڵستان بێ و هەموو شتێک کۆتایی پێهات بێ و هەموو شتێک حەلکرابێت بۆیە پاراستنی ئەم جۆرە پەیوەندیانە بە قەناعەتی من تەسیرێکی زۆری ئەبێ لەسەر داهاتووی کورد بە شێوەیەکی گشتی لەم منتیقەوە بە تایبەتی شەرێمی کوردستان خاڵی دووەمی باسی ئەوە کات کە دوو سێ مۆزوعی ئەساسی مەسلەی سەقامگیری و ئاشتی و مەسلەی پەرەپێدانی ئابووری گفتوگۆکەن ئاشتی و سەقامگیریەکە ئەگەر لێکی بدەینەوە سەقامگیری عێراق تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە جۆری علااقاتی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە هەیە و بە دیاریکراوی جۆری علااقاتی کورد لەگەڵ هێزە شیعیەکانی عێراقا کە ئێستا حکمی عێراقەکەن نوعی پەیوەندیەکانیان بەتایبەتی بڕیارەکانی دادگای فیدراڵی مەوزوعی هەناردەکردنی وزە مەوزوعی پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمانن لە ڕیزی ئەو گرنگترین بابەتانان کەەوە تەسیریان هەیە مەسلەی سەقامگیری ناوچەکەش بەشێکی ئەکرێ پەیوەندی بە چارەسەرکردنی مۆزوعی پەکەکەوە هەبێ بەشێکیشی ئەکرێ بە مۆزوعی بە پەیوەندی بە مەسلەی دوورخستنەوەی عێراق بێت لەم گرژیانەی کەوا لە بینی ئێران و ئیسرائیلا هەیە یاخود ئەمریکا و گروپە چەکدارەکانی عێراقا هەبێ بە حقیقەت مۆزوعی باش بەرلەوەی کە هینەکە من خۆست چێک بێژم بەحسە ئاشتی دکە بەحسە سەقامگیری دکە بەحسە خۆردکردنە پەیوەندیان ئابووریت ناوبەرە کوردستانی و تورکیەدا دکە من خۆست پرسا ڕۆژاوا بکەم کاکزریان قەتمە بەحس نەکرد دەوێ ڕووماڵێدا دەبات و دەوێ هەفدیتنا ئەردۆغاندا یانژ دوێ سەردانە ئەردۆغاندا مژارە ڕۆژەڤژی وەرە ڕۆژەوێ بێگومان پێم وایە بەشێک لە دۆخی ڕۆژاوای کوردستان هەمیشە مژارێک بووە لە بینی تورکیا و لە بینی هەرێمی کوردستانە پێم وابێ لە هەندێک قۆناغا هەرێمی کوردستان هەوڵی داوە ناوبژیوانە ڕۆڵی ناوبژیوانی هەبێت لە بینی تورکیا و ڕۆژاوای کوردستانیشە چونکە تۆ سەدان کیلومتر سنوورت هەیە لەگەڵ تورکیا ناتوانین لە ڕۆژاوای کوردستانە وجودێکی سیاسی و سەربازی هەبێت بە بێەوەی کە تعاملێکت هەبێت لەگەڵ تورکیا لەوێ حدودت بە یەکەوە یعنی بە یەکەوە مەجبوری جۆرێک تعاملت هەبێت لە پشوەکە باسمانە کرد کە چۆن لە 2014 و 2015دا بریندارەکانی یەپەگەل لە ئورفا و لە دیاربەکر و لەمانە تەداوی ئەکران ساڵح مسلم لە ئانکەرە فەرشی سووری بۆ ڕاخرا و پێشوازی لێ ئەکرا یعنی ئەمانە شتانی مستەحیل نین و ناکرێت تۆ هەر تەنها سیاسەتەکەت لەسەر بنەمای شەڕ بنیاد بنی لە حقیقەتە شەڕ شتێکی زۆر ئاسانە ئەوەی کە زەحمەتە ئاشتیە بنیادانی ئاشتی هەوڵێکی زۆری ئەوێ ماندووبوونێکی زۆری ئەوێ زۆر جاریش ئەوەی کە هەوڵی ئاشتیەکە ئەدات لەلایەن زۆر لایەنەوە تۆمەتبارەکرێت کە قسەیەکی خێر بۆ ئاشتیەکە یەکسەر وەڵا ئەمە سەر بە ئەوەیە ئەو سەر بە ئەوەیە ئەمە لە کۆمەلگای کوردیا زۆر زۆر هینە بە حقیقەت دیتر کاتی کۆتایی هێنانە بەم جۆرە تۆمەتبارکردنەوە هەر کەسێک هەوڵێکی خێر بدات بۆی کە ئەم جۆرە مەوزوعانە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێت پێویستە ڕێزی لێ بگیرێت لە شتێکە ئێمە یەکشت لە بیرەکەین کاتێککە مۆزوعی ئاشتی دێتە پێشەوە لە بینی کورد و تورکیا ئەویش مۆزوعی ئەوەیە کە پێمان وایە دێوێکی گەورە هەیە بە ناوی دەوڵەت و پێویستە لەگەڵ ئەم دێوایە تۆ دانوستاندن بکەیت بەڵام ئەوە لە بیرەکەین کە لە نێو ئەم دەوڵەتە تاک هەیە کەسەکان هەیە شخص هەیە ڕۆڵی ئەو شخصانش زۆر زۆر گرنگە لەوەی کە تۆ قەناعەتی پێ بکەیت کە ئایا ئەم کەسە پرۆسەیەکی ئاشتی لەگەڵ تۆە بکادیانەیکە یەکەم باشە بەڕێزم تۆ دەوڵەتی تورکیا حازرنی ئاشتی لەگەڵا بکە ئەی تۆ ئەتوانی شەڕ دەست پێ بکەی و شەڕ پەرە پێ بدەی کە ناتوانانی شەڕەکە هەر زەرەری توی دێتا هەیە تو هەر هیچ چارەیەکی دیکەت نییە لەوەی کە مۆزوعی ئاشتی بخێتەوە ڕۆژەوی خۆت ئەمە یەک دووەمیش تۆ ناکرێ هەموو ڕۆژێک بی ئەتەوێ وەڵام ئەردۆغان وەکو دێوێکی گەورە پیشان بدەیت لە میدیای کوردیا و هەموو ڕۆژێک وەکو کەسێکی خراپ پیشانی بدەیت و لەو لاش بڵێ بۆچی دەوڵەتی تورکیا مەسەن ئاشتیم لەگەڵا ناکە سەیری کە قیاسێک با بکەین لە بینی ئەو سەرکردانی کەوا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە هەیە کە نزیکبوونەوەی ئەوانە بۆ مەسلەی کورد سیر بکەن لە ئێرانەوە بگرە هەتاوەکو سووریا بێجگە لە عێراق سیستەمێکی فیدرالی هەیە بەهۆی شەڕەوە مەسلەی کورد بەنەوە چارەسەر بووە بەڵام لە شوێنێکی وەکو سووریا کە جەنابەت لە من باشتر شارەزای هێشتا هیچ جۆرەی ئەترافێکیش نییە بە قەزەی کورد ئەردۆغان سەرکردەیەکە کە 13 ساڵ پرسی کوردی لە ڕۆژەوی خۆی داهێشتوتەوە
ئێستا بە نیگەرانی هەیە لە کورد تێکچوونی ئەو پرۆسی ئاشتیە وەکو دکتۆر باسی کرد بەشێکی خەتای ئەردۆغانە بەشێکی خەتای لایەنەکانی دیکە بەشێکیشی خەتای کوردە ینی خۆشیە ببیزانێت کاکە 2015 کورد لەوێ نیمچە دەوڵەتێکی هەبوو 2013 لەوێ لە تەنیشت محکەمەکانی دەوڵەتە محکەمەی لایانی کوردیشە بوو کە محکەمەی دروست کرده بوو بۆ هین یعنی نابێ ئەوانش فەرامۆش بکەیت کاتێک کە دیت ئەم گفتوگۆیە ئەەکەیت سەبارەت بە مەوزوعی ئاشتی و لە خاڵێکی دیکەشە ئەوەیە کە بە حەقەت تو ئەبێ بەرژەوەندی و خواست و ویست و لایەنی ئەوەی کەوا مەسەلەن سەرکردەیە کە لە بەرامبەردا تو حسابی ئەوەش بکەیت ئەگەر ئاتاتورک کۆماری تورکیا خۆی نەبووە بە سەرۆ کۆمار هەرگیز ئەو هەوڵەی نەئەدا کە بەو جۆرە تورکیا هین بکات ڕەزاخان ئەگەر خۆی نەبووە بە سەرۆکی ئێران ئەگەر نەبووە بە پادشای ئێران هەرگیز نەهات دەوڵەتێک دروست بکات بۆی بۆیە بەرژەوەندی شخصەکان زۆر مهمە تۆ ئەتوێ مەسەلەیەکی تاریخی درێژخایەنی وەکو پرسی کورد لە تورکیا تارەسەر بکەیت بە چی بە نکۆڵیکردن لەو کەسەی کەوا دەسەڵاتی بڕاردانی هەیە چۆن چارەسەر بێت ینی کەسی کو دخوازی لەگەل ڕوونی کەسێک تو دخوازی لەگەل ئاشتی چێ بکەیت دەبێت زەمینێکیش بوو دیالۆگی ئەبێ زەمین ئامادە ینی نەممکنە تو ئێرشێ بکەیت تو وەک دژمن ببینی و تو ببێژە زوارم لەگەل ڕوونی ممکن نینە دکتۆر منطق وێ قبول ناکێ من خواست وێ بزانم مثلا ناوەرە کوردین ڕۆژاوا یانی ئەزبێژم ببرە باسی ڕۆژاوام نەکردە خواست بێژم مثلا باشە ئەف ڕێڤە هەریما کوردستانی سەرۆک بەرزانی سەرۆکی هەرێمی نێچیروان بەرزانی سەرۆک وەزیر مەسرور بەرزانی باشە ئەردۆغان لە هەولێرەیە ناوبەرە ڕێڤەبەریە خواسەر و تورکی خراپە هەر ڕۆژ درۆن دچنە سەر وێ دەرێ ئەف دکارن چ ڕۆلێ بلیزن دکتۆر یعنی دکارن ڕۆلەکە چاوە بلیزن دکارن چاوە ببن ناوبین کار یان دەست پێشخەریەکێ بکەن کۆ بکێمانی نێزیکبوونەك چێ ببە ئەس نەبێژم ئاشتی چێ ببە لێ بکێمانی نێزیکبوونە گاڤک بەر بە ئاشتیڤە وەرە ئاوێتن دناوبەرە تورکی و دەستەلاتداریە ڕۆژاوادە بێگومان گرنگە ینی پێنگاوێک بێش داوێتن جوو لە ئاریدا بەڵام دەبیان بزانین تاکو پەیوەندیên ya taku prosta aştêl navxwayê Tirkiye dest pê neke zor zehmet e peyndiyên Tirkiye li gel Rojava asayî bibe. Yani peyndiyên rastexwe pêk vehe. Dibîne prosta aştê wextê diçî pêş navxwayê Tirkiye da ekser peyndiyên Tirkiye li gel Rojava ji baştir dibin. Ama baştê nimûne ji 2011 bîne berxwe heta 2015 ke wextek prosta aştê dest pê dike peyndiyên yanî taradayekî Sulanên Kurdî amade ne diyalog û danostandinê bikin ya xulanê Tirkî û ew lêk nêzîkin komela xala divê mesela چارەسەرێکی بۆ پرسە ببینن بێگومان ئەو پرسا ئاشتێل ڕۆژئاوا jî تەسîرا xwe zor he belam egel پرسا ئاشتێل navxwayê Tirkiye dest pê neket و ew mesela aştiye mesela ew diyaloga aştêl Kurdistana Bakur dest pê neke welanên Kurdî taybetiş navxwayê Tirkiye û derveyê Tirkiye hawkar nebin bêguman ew kargerek car xerab li ser Rojavayê Kurdistanê em hemû zanî mesela xwe tiştekî veşartin ya Rojavayê Kurdistanê kê rêvet be جور بشکی زور جیر کارگری پککی و اجندا سیاست پککی دا که وقتا هر جوره لیک نزیک بونه نیبنا روش آوای کردستانی ترکیه راست و خوب پندیا پنده و هی که پروسا اشتیل ترکیه دست بکن ولی بلام لهرما کردستانی به گمان دکاره و کم آماجه پیکر هرما کردستانی دکاره دست پیش خریاب که و حال بده بلام اول دیسان سرهدر مینی تا چند لانین دیتر راچا و وان دست پیش خریاب که هرما کردستانی و جارن پیشوشی کرد به وان های که راچاو هندید کن و آمادن و حال بدن و مامستاش آماجه پیکر که بگمان هرما کردستان یعنی کرد بشایی که گشتی پیستی آشتیه پیستی آب دیالوگی هی و دبیتش امهده تنازلات آب که یعنی وقتی تو پروسه وقتی تو دانستان نید که وقتی دیالوگی گلانی برام باد که پیست آماده بیشی هنده سازش راشی بکی ناچه بیت مثلا و کم آماجه پیکل 2000 مفاوضات هر اون تنازلات کی یعنی در نکاری بیشی ددیو دستینی ددیو دستینی یعنی تهنکی پر خوشکل ددیو دستینی يعني حتى مثلا اوكرانيا داجي ايلون ماسك اشكره جوج زيلينسكي را قلت جبو اشتي بيك ورات في هنا كيف هذا كاري بكي يعني ت واقع هينها قبول بكي دانستاندن اوا عجبه كاكزريان ريفبرين روجافاي كردستاني ريفبريا خسر مظلوم عبدي تداخواز جريمه كردستاني قربن يعني استخازم فكره تبستينم داخواز قربن تشتكي بكنت نابره مو تركيا يعني نكربن بيويستا كربن خوزي كربانا
تشتێک وایە زانم بەرەکردە بەس بۆ نەهایا تشتی نو نزانم ئەمە بەرێ زانم بەرە چکردە بەرێ هەندێک ناوبینکاری هەبووە هەرێما کوردستان ڕۆڵی خوا هەبووە هەندێک ڕۆڵی هەبووە لە مەسلەی ناوبژیوانی نێوان ڕۆژاوای کوردستان و تورکیا بەداخەوە کە سەری نەگرت ئەوە خۆزگە سەری بگرتە لەبەرچی لەبەرەوەی کە سیرەکەی هەموو ژێرخانی ڕۆژاوای کوردستان وێران بووە کاول بوو و ئێستاش مەترسێکی زۆر زۆر گەورە هەیە مەترسێکە چییە ئەگەر تورکیا بێت و ئۆپەراسیۆنێکی گەورە بکات لە دژی گارە ئایا جەماعەت لە ڕۆژاوای کوردستان لەوێ جوابی تورکیا ئەدەنەوە یانە ئەگەر بێت و جواب بداتەوە سیناریۆی یەکەمەوەیە کە جارێکی دیکە هێرشی تورکیا بۆ ئەوێش دەست پێەکە و ئەوەندەی دیکە ژێرخانی ئەوێ تێکەچ بۆیە بە حقیقت پێویستە ئەو خراپترین زۆر زۆر خراپترین سناریۆ دیکەم تشتێکەوە هیچ پێک نایە منیش هیوادارم بەڵام ئەزانین چۆنە تۆ کاتێک کە تەحلیلەکە ئەبێ هەموو سیناریۆکان بگرێتە پێشچای خۆت باشترین سیناریۆ بە قەناعەتی منەوەیە کە هەرێمی کوردستان بە یارمەتی عێراق چونکە عێراق ئێستا زیاتر پەیوەندی دۆستانی زیاتری هەیە بەداخەوە کە لایەنە کوردیەکان ئەبێ کە پەیوەندیان باشتر بێ بەیەکەوە عێراق زیاتر پەیوەندی باشتری هەیە لەگەڵ هەندێک لایەنی کوردیا ئەکرێ هەرێمی کوردستان و عێراق و پەگەکەش پێکەوە دیالۆگێکیان هەبێ بۆەوەی کە مەسلەی نیگەرانیەکانی تورکیا لە هەندێک شوێن ڕەچاو بکرێت بۆی کە ڕێگا لە شەڕێکی فراوانتر بکرێت بارودۆخی سیاسی و عسکەری ئێستا بە قازانجی ئێمە نییە بە قازانجی کورد نییە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە ئێمە ئەوە ئازایی تێدا نییە کە هەموو کات هەر بڵێن شەڕەکەین ئازایی ئەوەیە کە بتوانین خۆت بپارێزی هەموو کات شەڕکردن نیشانەی ئەوە نییە کە تۆ شەڕزانی چونکە هەر کاتێک شەڕ بکەیت معنای ئەوە نییە کە بیبێتەوە کاتێک سۆنتزوو 2500 ساڵ بەر لە ئێستا قسەیەکی هەبووەی گوت گەورەترین لێزانین و گەورەترین سەرکەوتن ئەوەیە کە بەبێ شەڕ تۆ شەڕ ببیتەوە خۆ قەرار نییە تۆ هەموو کات ئامادەبی بۆ شەڕ و هەموو کاتێک شەڕ بکەیت لە حەقیقەتە شەڕی عەفرین هەموو کە زەیزانی کە عەفرینە دۆڕێت هەموو کە زەیزانی کە مەسەن ئەو ئۆپەراسیۆنی تورکیا ئەیکات کۆتایی پێدە بەس برادران گوتیان وڵای ئەمە بەرخۆدانەکەین بەرخۆدان بەردەوامە بێ بەڵام دوای ئەوە چەند هەزار کەسێک گیانی لە دەستا بوو بە قوربانی و دوایی نەتیجە عەفرینەکەش دیار بوو باشە ئێستا بین زەرب و تەقسیمێکی ئەمە بکەین ئەگەر بهاتە لەو سەردەما حتا ڕێکەوتنی گەڕانەوەی حکوومەتی سووریا بۆ عەفرین سەری بگرتایە باشتر بوو یاخود ئێستا ئەم دۆخەی کە لە عەفرین هەیە سەری بگرتایە باشتر بوو شتەکە دیارە معلومە ئینسان هەر لێرە لە تەلەڤیزیۆنە پێما بێت لەگەڵ جەنابەت بوو یا کەسێکی دیکە بوو باسمان کرد تەحلیلمان کرێ و کاتەکە چۆن ممکنە شەڕی عەفرین بە کارەساتێک کۆتایی پێ بێت یانێ ئینسان کاتێککە سەیری توانای خۆیەکە سەیری توانای بەرامبەرەکەیەکە سەیری دۆخەکەکە ئەو وەختە ئەبێ بڕیار بدات لە شەڕ و لە ئاشتی هەموو کاتێک شەڕکردن معنایەوە نییە کە تۆ ئەی بیتەوە دنیا گۆڕاوە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە بۆیە بە قەناعەتی من پێویستە ئەم مەرحەلەیەش هەموو لایەنە کوردەکان زۆر بەباشی ئەمە لێک بدەنەوە کە ئایا توانستی تۆ بۆ شەڕکردن چەندێکە توانستی تۆ بۆ مانەوە چەندێکە و هاوپەیمانەکانت چەندێکە سەیری کە زۆربەی ئەو هاوپەیمانانەی کە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە یارمەتی پەکەکەیانەدا بۆ شەڕ لە دژی تورکیا یا سووریا بوو یا کێ بوو یا ئێران بوو سووریا 27 جار یارمەتی هەموو هێزە کوردیەکانی داوە لە شەڕەکانیان بەرامبەر بە دەوڵەتانی ئەم ناوچەیە لەو 27 جارە 29 جار ببوورە 15 جاری یارمەتی پەکەکەی داوە ئێستا سووریا بۆ خۆی هەڵەوگیری کێشەی ناوخۆییە گرفتی ناوخۆیی هەیە سووریا نەماوەکو فاکتۆرێک جاران لیبیا یارمەتی کوردیەدا لیبیان نەماوە یۆنان یارمەتی کوردیەدا یارمەتی کورد یۆنان ئێستا خۆی خەریکە لەگەڵ تورکا ڕێیەکەوێت ئێران یارمەتی کوردیەدا ئێستا ئێران بۆ خۆی ئێوەی لەگەڵ تورکا ڕێکوێت بۆیە معادلاتی عسکەری و معادلاتی سیاسی لەم منتیقەیە گۆڕاوە یعنی تۆ لانی کەم من نازانم 5 ساڵی دیکە چییە ڕۆدا لەوانەیە 5 ساڵی دیکە کێشمەکێشێکی گەورە زۆر دروست ببێت لە بینی دەوڵەتانی ئەم منتیقەیە و دەرفەتێکی جیاوازتر بۆ کورد دروست بێتەوە بەڵام حالیان ئەمە دیمەنەکەیە و تۆش ناتوانانی بێی هەموو میلەتەکەت بکەیتە قوربانی لەسەرەوەی کە تەنیا یەک ئایدیات هەیە و ئایدۆلۆژیەک بیرەکەیتەوە لە سەدا سەد ئەوەیە کەوا منەیڵێن نەخێر هەلومەرجی سیاسی گۆڕاوە هەلومەرجی خەڵکیش تۆزە بێزار بووە خەڵکیش لە باکووری کوردستان بێزار بووە لەوەی کە شەڕ بەردەوام بە سەیری کە لە 2015 کە پرۆسەی ئاشتی و ئەمانە هێشتا بەردەوام بوو هەدەپە و ئەمانە گەورەترین دەنگیان هێنا نزیکەی لە سەدا سیانزەی دەنگەکانی خەشتی کورسی ئێستا سەیریکە چی ڕووداوە ئێستا ئەو دیاربەکرەی کە هەموو کاتێک لە سەری و لە سەدا هەشتاوە دەنگ خەڵک بەشداریە کرد لە دەنگدانە ئێستا لە سەدا 67 بەشداریەکە
معنای چی معنای خەڵک بێزارە لە شەڕ معنای کە خەڵک لە کێشە و لە گیر و گرفت بێزارە بۆیە پێویستە لە دەرگایەکی دیکە بدرێت پێویستە ڕێگایەکی دیکە بدۆزرێتەوە بۆی کە لانی کەم لەم خۆناغە سەختەیە زەرری زیاتر بە کورد نێت زەرری زیاتر بە کورد نەگات مەسەلەن تۆ ئیسرارەکەی لەسەرەوەی کە لە گارە بمێنیتەوە بۆ نمونە دێەوە سبەی دووس بێ حکوومەتی عێراقی هات ئۆپەراسیۆنێکی کرد لەوێ بە یارمەتی تورکیاوە جێیشی عێراقی هات لەوێ مایەوە تۆ چیەکەی مەسەن یا جێیشی تورکی هات لەوێ مایەوە تۆ چیەکەی بۆیە هەموو ئەمانە بەڕاستی پێویستی بە دیراسەکردن اوکی دکتۆر ئەموارن سەر مەسلەیە ئەف 24 ڕێکەفتنێن هەفتەی گەیشتنێک کوتنەوەبەرە تورکیا و عێراقدا چی بوونە خواست بزانە بم قەزانجا کوردستانی تێدا چییە چه سووداوەی فێدایەوەی کوردستانی دەبێ بێگومان ئەو پرسیارەکە گرنگە بە تایبەتیش بەنسبەت هەرێما کوردستانی هەر ڕێکەفتنێک لیبەرە تورکیا و عێراقی بەیەکردن ڕاستەوخۆیان ڕاستە و کارگەل سەر هەرێما کوردستان هەیە بەنسبەت هەرێما کوردستانی کە با بەحس بکەین هەرێما تورکیا و هەرێما کوردستانی زۆر گرنگە مەبێنەوێ دەواازایەکە بۆ ئەوروپا لە ڕووی سنوورەوە ینی هەرێما کوردستان دەواازەی عێراقی ینی ناچارە تورکیا بڕێکە هەرێما کوردستانی بکەی کەواتە هەرێما کوردستانی لەگەلکوێ بەرژاندین هاوبەشێن تایبەتیش نەحیا وزێ نەفت و وزێ ئەوایەکی شخالێن هەرەی گرنگێکە هەرێما کوردستانیش هەوڵدا تەڕادایەکی زۆر گەل تورکیاش ڕێککەوتنێ بکە ئەوە تێگەشتنی لیبەرا عێراق و تورکیاش تەڕاداک بێتاکردن بۆ ئەوەی بشە بۆ نمونە مەسەلا هەناردەکردنا نەفتی ئەمزانی بێگۆبێکیش وان کارتێن وان مەلەفین گرنگێت کردنی بەرا هێشتا هەلاویستی ما حتەنوکەش احتمالا ڕێککەوتن سەنار بیتەکردن بۆ نمونە توزانم مانگا 2023 مەسەلا نەفت هەرێما کوردستان هاتیە ڕاگرتن و کێشە لیبەرا عێراق و تورکیا هەبوون هەرچەند بەرپرسین عێراقی دەبێژن کێشە لیبەرا و تورکیادا نەمانە بەڵام لیبەرا هەرێما کوردستانی و عێراق دەشتا و پرسەناواتە چارەسەرکردن کەواتە ئەگەر هەرێما کوردستانی بکارە چ پرەیا تورکیا بە چ ینی چارەسەرێکە سێقۆلی ببینی بوو بێ پرسێ بێگومانەوە کارگەرێکا زۆر هەیلسەر مەسەلا هەرێما کوردستانی بەتایبەتیش بێ قەیرانە دارای کە هەرێما کوردستانی تێکەوتە دکارە تەڕادایەک پێگەی هەرێمێ وان معادلاتên وزێدا بەتایبەتی سەراستی ڕۆژهەڵاتانەوە ڕاستپێستر بخە ji bîra me neçî heta ew seredanên Sudanî bû Washingtonê şikire yekî şwan xalîn ke zor münaqişe ser hata kirin we dîdara Emerîka guşal ser îdara Sudanî duristkirin ke debît gel herêma Kurdistanê rêkevtin bête kirin bo awê bikarin nefta xwe henar dekin her çend de be pêndek zanyarewên min dîte heta niha dibêje meselen حتی نه برای هرما کردستان و عراق تادیف کشه چهار سر نبیه و حتی ناجی سر مثلا دانا پار کمپانی نفتی کشه مای لبرنده به ما یعنی دبی هرما کردستان بتای بتیش ابی پرسیب دنیاش ما یعنی گلانی ترکی و لان عراقی زیاتر باز که باید اف کشه به چهار سر کردن و خالا دیتر و ما زور بحث کرد به گمان او رگا گشه پیدانش اویش تاثیر کراست خال سر هرما کردستان هی و کما ما جا پیکر احتمالا چکه که دو سر بد لا کی دو احتمالا اگه باشی کار بید برجان جهرمی دا بالام لانی مدرسی داد تریج تو بیش بیر نکیم بتایباتیش خون یکیش پروژه و سیاست ترکیه اکود بین بایپاس یعنی پرایس خسناری ما کردستان دروازه کی تربینه بتوانه بازرگانی الجل العراقي بك الراستا خود الجل العراقي نجل هرم كردستان بيجومان اوش نحيا وباري تداعيات تو احتمالا تاثيرك خراب سر بيجي هرم بك دواروش هذا ما بستامن لبرنده هرم كردستان تبيت بچارچوبه اجدا بيجومان اوليت تيجاشني چونكو يكي شوان خالد که لیک تگشتنی برای ترکیه و عراق که سواره به پروژه که بیشتر حتی 16 میلیارد دلار عراقی 17 میلیارد دلار بس ترخان کرده و پروژه که استراتژی به نها 3-4 دولت دیتیجی حتی نافدا که وقت هرما کردستانش ده به حسابات خویت ورد سواره به پروژه که قازان جویل کیره زریویل کیره نواتشون بشیتن چارچه ده برجن هرما کردستانی به پاریس. بله دکتر او گیشتم تباشوان این هجا ریکفتنا هفته گیشتنه یا دنابرا کو دنابرا ترکیه و عراق ده هاتیه امضا کردن گیشت عمل ویدرین بردستی منه جه 26 ماده یام پکتی باشه گرینگه بزانه بن افنها گیشت من مذكرات التفاهم والاتفاقات يعني هفته گیشتنا يعني ريك هفتنا هفته گیشتنه دنابرا قد نابرا سرکومار ترکیه رجب طيب اردوغان و سرک وزیر عراق ده هاتیه امضا کردن 26 مادەنە کاک زریان چ بێژیل سەرێ بەڵێ خۆی لە ڕاستی خاڵین گرنگن پێنج دانەی پەیوەندی بە قەزەی ئابوووریەوە هەیە مەسلەی ڕێگەی گەشە پێدان لیژنەی تیجاری هاوبەش مەسلەی وەبەرهێنان مزەکرەی تەفاهم لەسەر غورفەی تیجاری
لەسەر هاوکاری ئابووری و علمی لە مەجای ئابووریە چواردانی پەیوەندی بە مەسلەی ئەمنەوە هەیە مەسلەی تەدریبی عسکەری سیحای عسکەری مەسلەی هەیئەی تەسنیعی حربی ئەمە زۆر مهمە لە عێراق دەستەیەکێ بە ناوی دەستەی تەسنیعی حربی ئەمە چەکەمەنی دروستەکە چەک دروستەکە و بە احتیمالی زۆر مەسلەی بەرهەمهێنانی درۆن و تانک و تۆپ و ئەم جۆرە شتانە کە تورکیا بەم دوایە گەشەی پێداوە یەکێک بێت لە ئەو مژارانەت بێجگە لەوە مەسلەی ئەمن هەیە بۆیە لە مەجای سەربازی و ئەمنا چواردانەی هەیە ئەوانی دیکەی پەیوەندی بە شتانی کۆمەڵای توریزم و ئەوانە زیاتر هەیە ڕەوشەمبیری و بزەوت ئەوەی کە زۆر گرنگە مەسلەی ئابوووریەکەیە کە ئەمە توانێت پەیوەندی بە هەرێمی کوردستانیشەوە هەبێ مەسلەی ئاو پەیوەندی بە هەم بە هەرێمی کوردستانەوە هەیە هەم پەیوەندی بە تورکیاوە هەیە بە ئەگەری زۆر بڕیار درراوە کە سێدانە بەنداو دروست بکرێت لە هەرێمی کوردستانە ئەم دروستکردنی سێدانە بەنداوە وەکو سەرۆکۆماری عێراق پێشتر ڕاگەیاند بوو هەم بەعدێکی عسکەری هەیە هەم بەعدێکی ئابووری هەیە مەسلەی دابینکردنی ئاو و ژینگە ئەم جۆرەستانە هەرسێکیشان لە منتیقی کوێ دروستەکرێت لە کوردستان دروستەکرێت ئەم سێدانە بەنداوە بەشێکی بۆ ئەوەیە کە ڕێگال لە هاتوچۆی پەکەکە بگیردرێت لە هەندێک ناوچە بەشێکیشی بۆ مەسلەی چارەسەرکردنی کێشەی ئاوی عێراق و هەرێمی کوردستانە بۆیە پێچە تورکیا لە ڕووی تەکنیکی و تەقەمەنی ئەمانەوە یارمەتی عێراق و هەرێمی کوردستان بدات لە مەسلەی دروستکردنی ئەو سێدانە بەنداوە مەسلەی ڕێگای کێشە پێدان خۆتەزانی کە ئەگەر ئەمە خۆزاتن هەروایە بە هەرێمی کوردستانە تێئەپەڕێ ئەگەر نیەتی بەغداد چونکە لە سیاسەتە عادەتەن نیەتی ئاکتەرەکان زۆر مهمە چ نیەتێکیان هەیە بە چ نیەتێکم کارەکەن ئەگەر نیەتی بەغدا گەشە پێدانی ئابووری بێت و مەسلەی دەوردانەوەی هەرێمی کوردستان و سنووردارکردنی هەرێمی کوردستان نەبێت ئەمە خێری بۆ هەموو لایەک تێدا بەس ئەگەر بە عکسی ئەمەمەوە بێت بە حەقە دەما ئەتوانێت وەکو شمشێرێکی دووسەر بێت کە هەم زەرەریشی هەیە هەم قازانجیشی هەیە زەرەرەکەی ئەوەیە کە ئەتوانێت تۆ ئەگەر کوردی لێ دەربخەیت تووشی ناسەقامگیریەکی سیاسیەبی لەو منتیقەیە و سوبەی دووسبەی لەوانەیە ئەمە بە شەڕیش ببێ بۆ نمونە ئەگەر هەر بەغداد سوور بێ لەسەرەوەی کە ئەو 12 کیلۆمەترە لە کۆنتترۆڵی خۆیان بێت دە وەختە لەوانەیە وەکو چۆن ئۆپەراسیۆنێکی کرد لە کەرکک بە هەمان شێ ئۆپەراسیۆنێک بکە بە بێەوەی کە ناوی بنێن شەڕ بۆی کە ئەو سێ کوچکەیە بگرێت بەڵام نەخێر ئەگەر احتیمالە بێت وەکەوەی دوور بەنە دوورە بەڵام یەکشت هەیە بەدی بەرچاوان تۆ ئەبێ هەموو سیناریۆکان لە پێشتاو بگری کاتێک کە تەحلیلەکەی احتیمالی عکسی ئەوەیە کە نەخێر بەغدانیەتی پاک بێت و بیەوێ هەرێمی کوردستانیش بەشێک بێ لەم پرۆژەیە و بەڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە ئەو دەواازە تازەیە ئیدارە بکات چونکە دانانی دەواازەیەکی دیکە بەبێ هەرێمی کوردستان معنای لاوازکردنی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان دێت ئەو لێکتەگەیشتنەکانی دیکە لە مەجای وەبەرهێنان و غرفەی تجارە کە بە یەکۆهینیان هەبێت و مەسلەی هاوکاریەکانی دیکە بە حەقە دەوانە تەسیریان نەبێت پێ ناچێ بە قەناعەتی من مەسلەی ڕێکەوتنەکان لە مەجای ئەمنی و ئەمانەیە بێجگە لە مەجای ئەمنەکە زۆر پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەبێت چونکە لە هەیئەی تەسنیعی حربیە لە عێراقا پێما بێ نوێنەرێکی کورد بەشدارە یەکدانە نوێنەری کورد مەسەلەی تەدریبی عسکەریەکە نازانم لەوەچە دوور بێ بەوەی کە بێت پێشمەرگە ڕاهێنان پێ بکات ناوەوەندا من خۆست بزانم کاک زریان مثلا بەحسا مەسەلەی عسکەری دکن بێ دەرێ پەیوەندیە عسکەری تەدریبی ڕاهێنان و پێشخستنە پیشەسازیە عسکەری و تورکی گەلێکی پێشە دیواریدا مەجای درۆن وڵاتین گەلێکی مەزن درۆناش تورکی دەکردن و خویایە لێ کورد دەوەیەکێدا بەشدار دەبن عجب آخر لەبەرەوە نیگەرانیم ڕاگەیاند کە بۆ نمونە لە هەیئەی تەسنیعی حربیا یەکدانە نوێنەری کورد هەیە لە عێراق و دیار نییە کە ئەم پشکەی هەرێمی کوردستان لە پیشەسازی حربی لە عێراقا تا چەندێکە مەسەن ئایا بۆ نمونە تۆ سەیرەکەیت پێشتر بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق پێی گوتم کە مەسەلەن چەند ساڵێک ئەمریکا ئەیویست 5 دانە درۆن بۆ هەرێمی کوردستان دابین بکە بەڵام بیرۆکراسی سەربازی عێراق بە واتایەکی جۆر ئەو جۆر ڕێگەیە گرت لەوەی کە ئەو درۆنانە دابین بکرێت بۆ هەرێمی کوردستان ئێجەکە بەو جۆرە بوو بێ بکە بە هەدیەک مەسەرەن یا بە یارمەتیەک لە دەرەوە تۆ ئەوەندە عرقەلەت بۆ دروست ببێت چ جای ئەوەی کە مەسەرەن لە تەسنیعی حربیدا
تۆ ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە نازانم هیوادارم کە حکوومەتی عێراق چۆن سەیری سوپا ئەکات بە هەمان شێوە سەیری پێشمەرگەش بکات لە مەسلەی تەسنیع و چەکدارکردنیدا بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا بە تەجروبە بینراوە وانە bayraktarjî de navaşanda serokkomarê Tirkiye de heye muhîm me bayraktar dibêjim ew dronên ku li Tirkiye têne çêkirin hemû ew şîrket ew kompanî çêdike هەپووی نافکێنە çixwe bayraktar navê droneke gelekî giring e ku gelek şerran de jî beşdar dibe Tirkiye min got bi rastî jî divê dema dawê de di warê pîşesaziya serbazî de pereyekî gelekî mesref zêde mesref kiriye gelekî jî pêş ketiye Doktor em çi dibêjin yanî niha me got dibû ku di vê saetê de balafira Serokkomarê Tirkiye Erdogan li Hewlêrê ba lê temaşe dikim heta niha nehatiye negîştiye Hewlêrê eger bigihê hevalê mil kontrolê wê behsa wê yekê bikin mesafeta rê xwe di wê protokola planê de jî gotine mesafeta rê dibe ku hinekî dereng bimîne hinekî درستە بەس ئەو بایراقتەرێک کە لە نێو لیستەکە هەیە ئەو زاوەکە ئەردۆغان نییە ئەوە وەزیر Alpaslan çîk bayraktar ئەو وەزیرە wezîr e ئەو زاوەکەی نییە bayraktar hema ku behsa bayraktar tê kirin yekser zavayê Erdogan tê bîra me ew jî bayraktar e خاڵێکە گرنگیش مبیا هەر سەر مەسەلا و di navbera biborîne navbera tenê ji bo temaşevana mesafeta balafirê navbera Hewlêr û Bexdayê de derdora 45 deqe hene ez neçûme Bexdayê çûye ne dixwazim biçim carekê ne zêde ye lê her min got ez ê biçim û ez ê rojekê herim Bexdayê 45 deqe jî negelek ne نێزیکە ژی بەس بەغدا خۆشە ببینی Bexda her me berê de min çiqas merak dikim biçim merak dikir biçim Bexdayê bibînim ez hatime Kurdistanê neçûme Bexdayê ez ê biçim جز چیرۆکێکی زۆر خۆش لەسەر دروستکردنی بەغدا هەیە یعنی نەک چیرۆک بەس ئەوەیەکە ئەڵە خەلیفەی عەباسی کاتێککە بەغدا دروستەکەات چوار دانە دەواازەی بۆ دروستەکە یەکیان دەواازەیەکیان بەرەو خۆراسانە دەواازەیەک بەرەو شامە دەواازەیەک بەرەو کوفەیە دەواازەیەکیش بەرەو بەسرێ یعنی هەر دەواازەیەک و ڕوو لە وڵاتێکی هیچ وڵاتێکیش نەیتوانیەوە بە تەنیا حکمی بەغدا بکات عەباسیەکان کاتێککە حکمیانە کرد وەزیرەکانیان بەرمەکی بوون ئێرانی بوون و لەشکرەکانیشیان تورک و کورد و ئەوانە بوون لە تاریخی بەغدا جارێک بووی هیەکان کە ئەمانە شیعە بوون هاتن حکمی بەغدایان گرتە دەستی خۆیان بەڵام کاتێککە حکمیان گرت لە ئێرانەوە هەتاوەکو دەریای سپی هەمان خستە ژێردەستی خۆی بەڵام چیان کرد خەلیفەیان لە بەغدا هەر بە سونی هێشتەوە نەهاتن دەستکاری خەلافەت بکەن بڵێن وڵا ئێمە شیعین حکومان گرتووە دەزیسترا بێ هەموو شتێک کۆنتترۆل بکەین هەموو هێزەکانیش بۆ خۆیان دەسەڵاتی کوردی هەبوو لە منتیقاوەکو شێوەی کۆنفیدراالەیەکی دارایان سەردەمی عوسمانیەکانی ژەروا ڕاستە ئەمەی کە ئێستا لە سەردەمی سەداما هەبوو کە بەغدا بەتەنیا بۆ پێکاتەیەک بێ و ئێستاش هەندێک لایەن حەزیان لێ ئەوە تەقلید بکەنەوە شتێکی نامۆیە بە بەغدا ez de gelek vîdyoyan dibînim salên şêstiyan pênciyan çiliyan heta Bexda gelekî modern bûye ew basê diqat hebûne weke li Birêtanyê li wan deran hebûne yanî Bexda şarekî gelekî modern bûye di xwendinê de jî me edeba cahilî dixwand gelek şairên mezinên li Bexdayê li wan deran bûne te dixwast çek bêjî doktor هەل سەر ئەوەی مەسەلەش سەربازی و پیشەسازی و تورکیا دگارم يعني دبي ناحية سربازي يارمتي عراقي بدا بيجمع نبش نقطة يكي شوان خالي احتمالات جيجيني جاراني بواري ما كردستاني جبركم أزمونا كباش قال حكومة بغداد نعتبر خديل 2003 كحكومة بعصروخا حكومة عراقي بهيج رنجي كي يارمتي عري ما كردستاني ندا ناحية سربازي بهيج رنجي كي يا أمادة نبية تشيكي كي باش بدا عري ما كردستاني تنان الشر داعش زور هاو پیمان نبضالتی و امریکا و سرکرده هاو پیمان نبضالتی کرد بشار دیجی داعش که بیان چه سلاح پیشکردی بدن هر ما کردستان بتایبتش او مشکن دجا او تینتی اوانه عراق حاول داره گریه لیب کرد برنده جی تنها شر داعش که سخترین شر بی باره ما کردستانه و عراق برده مترسیه که مازنده به عراق آماده نبی یک فیشکیش باره ما کردستانه بنیریتن تنها ریگریشی درست کردن دولتین ها پیمان با اوای چکی باره ما کردستانه بنیر برنده جی از دنیا ما 100 سال هنده که
اگر ناحیه سربازیشی ترکیه یارمتی عراق بده از بار نکم ترکیه عراق به هیچ رنگی که رگه بده کردستان نباشه به هیچ رنگی که رگه بده او چک یا خود درونه یا چکری تری پیش که بگیره ما کردستان لبرندشی تو ببینید مثلا حج الشعبی یا خود ملیشات اول ایرانی نزدیکن همو چکی کی هی ناحیه سربازی ناحیه تسلیح آنها تنها چکی ولی حکومت عراقش پیش کفتی ترا بالام جبرکم نزدیکی ایرانی نه و حکومت ایران کارگران مازنال سر حکومت عراق دکار همو چکی بودن که بس مثلا ما کردستان چرانه بیسی ولی اوی مسئله ماده دیتری باشه مثلا بودجه یا مثلا تسلیح یا پیشمرگ و آنها چون که شباره ما کردستان درست کنه بیگمان ناحیه تسلیح جامعه که قد ما بحث اوی نکر اف پرسکری که اندنابرا بغداد و هولیر دا دمکی جه اردوغان یا ترکیه ها تخواستن که برنگه که جرنگان بکاره به روله که بلی زج بوکا اف پرسکری که اندنابرا هر دو آلیان ده های چاره سر ببعد يعني دبكو افجيهات بروجافي يانجي لهوليري بحثا فيا كي ورا كرين كاك زريان بله بێگومان چونکە خودی سەرۆکۆماری تورکیا ڕایگەیان کەوتی یەکێک لەو بابەتانی کە چم لە هەولێر مناقەشەکەم ئەم بابەتەیە بابەتی کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە و سەرۆکی هەرێمی کوردستانیش لە تویتەکە بە ڕوونی باسیەکات کە گفتوگۆکەین لەسەر ئاشتی و سەقامگیری یەکێک لە مژارەکانی ئاشتی و سەقامگیری لە عێراق و هەرێمی کوردستان چۆنیەتی پەیوەندیەکانی هەولێر و بەغدایە کە ئێستا لە هەڵبەز و دابەزێکی زۆرە بە تایبەتی لە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵی و مەسلەی هەڵبژاردن بەشداریکردن و بەشداری نەکردنی پارتی دموکراتی کوردستان مەسلەی بودجەی هەرێمی کوردستان مەسلەی تەوتینی موچەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمانە کۆمەڵێک گرفتن کە بە حقیقت لە داهاتووشە لە داهاتوویەکی لەوانەیە نزیکیشدا موضوعی کۆنتترۆلی دەواازە سنووریەکان زیاتر بکەوێتە ڕۆژە بۆ ئەمانە و ئەمانە هەمووی مژارێکن کە بەڕاستی جێگەی گفتوگۆن و جێگەی ناکۆکین لە بینی هەولێر و بەغدایە بۆ باگەری زۆر پێچەکە یەکێک لە مژارەکانی گفتوگۆ لە بینی هەردوولا ئەمەش بێت ئەم لەێ وان دیمەنان تەماشا بکەن ئەv بالافرخانەیە ناودەولەتیە هەولێرەیە حرەس شەرف نزانم کوردی ژێر چ بێژن پاسەوانین شەرەفێنە پاسەوانین شەرەفێنە یەن سەرۆکەتیە هەرێما کوردستانێ لە بالافرخانەیە ناودەولەتیە هەولێرێنە دەبینن ئەv ئامادەکاریە پرۆتۆکۆلا پێشوازیکردنا سەرۆکوماری تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان دکە لە نەها لە عزمانانش بەرکۆدی ئەv نێزیکی چل دەقەبوونەژ بەغدایە دەرکەتیە داهاتە چاوەڕێکردن کو نەها لە هەولێرێ بە لە هین نەگیشتێ لە احتیمالێکە گەلێکی مەزنە دەمەک دقەین پێشتە دقەی نێزیکدا بگهێ هەولێرێ جارێکە دم بینم بیراوە سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بەرزانی وێ لە vê balafirxaneyê li vê ser vê xaliya Soron dibînin wê pêşwaziya Erdogan û şanda li gel wî bike gelek wezîr û şandên cuda yên aborî yên emnî yên stratejî li gel Serokkomarê Tirkiye çûne Iraqê çûne Bexdayê ji wir jî tê Hewlêrê Serokê Herêma Kurdistanê Nêçîrvan Barzanî wê pêşwaziya Erdogan bike Erdogan û şanda li gel wî pişt re wê Erdogan li gel Serok Barzanî Serok Mesûd Barzanî bicive piştî civîna li gel Serok Barzanî wê Erdogan û şanda li gel wî wê li gel Serokê Herêma Kurdistanê û her du cîgerên wî û Serokwezîrê Herêma Kurdistanê û cîgerê wî Qubat Talebanî bicive her wiha di wê hevdîtinê de wê wezîrên Tirkiye û wezîrên Kurdistanê jî beşdar bibin piştî hevdîtinê wê Serokê Herêma Kurdistanê Nêçîrvan Barzanî xwarina şîvê bide şanda mîvan û piştre idî wê ev serdana fermî ji bo Kurdistanê bi dawî were wê serdaneke baş be kek Ziriyan yanî berê jî berî 13 salan Erdogan weke serokwezîr hatibû Hewlêrê balafirxaneya Hewlêrê vekiribû piştî 13 salan Erdogan weke serokkomar û şandeke gelekî bilind tê Hewlêrê هیچ کات سەردان و گفتوگۆ و دیالۆگ خراپ نییە بە ئەمە بێجگەلەوەی کە تورکیا ئاکتۆرێکی گرنگی ئەم ناوچەیە و حزوری ئەم ئاکتۆرەش لە ساحی سیاسی عێراق و ساحی سیاسی هەرێمی کوردستان
باەخێکی زۆری هەیە وەکو چۆن حزوری دەوڵەتانی دیکە و ئاکتۆرەکانی دیکەش گرنگە بە قەنەعاتی من حزوری تورکیا لە ساحەی سیاسی عێراق لە ماوەی درێژخایان ئەبێتە هۆی ئەوەی کە نفوزی هەندێک وڵات لە منتیقا تۆزە هاوسەنگ بکرێتەوە ئەتوانێت بن لە ماوەی درێژخایانە ببێتە هۆکارێک بۆی کە تەنانەت پەیوەندی نێوان پێکهاتەکانی عێراقی شیعە و کورد شیعە و سونەش بە جۆرێک لە جۆرەکان هاوسەنگی تێدا هەبێت بۆیە ئەمە هەم لە ڕوانگەی سیاسەتی دەرەوە هەم لە ڕوانگەی سیاسەتی ناوخۆ باەخێکی زۆری هەیە دکتۆر چت بێژی بله بێگومان سەردانا ئەردوغان بارێما کوردستانی گرنگە بەتایبەت بێ قۆناغێدا یەک ئەما وان سەردا یعنی یەکیشوان مەسجا کە بەتایبەت حتانها هەرێما کوردستانی تەڕادایەکی زۆر هێشتا بایەخەکە گرنگەش ناوبەندین بڕیار سیاسی تورکیا بەتایبەت وەکو مەل پێشترش بەحس کرد کە احتمالا بەغدا هەوڵێکدا بی تەنانەت ئەردوغان سەردانا هەرێما کوردستانی نەکە بۆ ئەوەی و پیشاندایدی هەموو قورسایە دەوڵەتین دیژران دەوڵەتین بەغدا ئیدی هەرێما کوردستان و پێگەی جارانەما بەڵام دیسەنە بە مسجێکە هاتنا ئەردوغان بە هەرێما کوردستانی مسجێکە بۆ بەغدا کە هەرێما کوردستانی حتا ناژی هاوپەیمانێکی گرنگە فاکتەرێک ئەکتەرێکی گرنگە سەڕاستە عێراقی ئاستێناوچی ڕۆڵێکی گرنگە بە مەسەلا سەقامگیریە مەسەلا وزێ مەسەلا ئابووری بازرگانی کەواتە بخۆی هاتنا ئەردوغان بە هەرێما کوردستانی مسجێکە گرنگە بۆ بەغدا کە هەرێما کوردستانی باخای گرنگە بۆی گومان ئەبەش مسجێکاری تریش ساواستی تورکیاش بابینەکە دیسان گرنگە بەتایبەتیش زۆر زەحمەتە بۆ ستەرۆکێکی وەکو تورکیا بێتە هەرێما کوردستانی ئەمە زانین ڕێیا گشتی بەتایبەت ئەبێ نەژاد پەرست زۆر دژی هەندێنێت و مەسەلەن سەرۆکیا بێتە هەرێما کوردستان ئەبێ زیاتر نەژاد پەرست بەڵام کەواتە مەسەلە هاتنەوە و هاتنا خودی سەرۆکی تورکیا با هەرێما کوردستان بێگومان ساراستینەوە خۆی تورکیاش دیسان من پێم وایە گرنگی تایبەتە خۆ هەیە احتمالا مەسجێکیش بیت بۆ کوردی باکووریش بۆ ئەوەی شیوەک دیالۆگ دانوستاندن بۆی چاپێندین مەدگل هەرێما کوردستانێت باشن احتمالا گەڕۆژ ئەوەش باشتر بن ئەگەر بێت و مەسن ئەو پرۆستا ئاشتێمە بەحس کرد سەر بگریتن کەواتە بێگومان بە هەموو شایەکی لێک بدەیت وەکو مامەژە پێکرد هێشتا هەرێما کوردستانی پێگایەکی جار گرنگێت سیاسەتە دەربەوە تورکیدای بێگومانە فەکتەش مەگوت سەقامگیریە وزەی ڕەوشە ئەمنی ئاسایشە دەبێ عێراق جی بزانە بە بەی کوردستانی پەیوەندی لەگەل تورکی باشنەوە دەبێ کوردان ڕازی بکە دەبێ کوردستانی ڕازی بکە ینی ببێژازی پەیوەندی خوێل ئابۆری سیاسی ئەمنی لەگەل تورکی باش بکەم کوردان یاجی کوردستانی ئیزۆلە بکەم دوورخینم نەممکن با ژینێکی خۆشت بۆ باس بکەم من لەو چەند ڕۆژێ ڕابردووە لە بەغدا بووم کورتیش بەرک و زمانی مەزیدەوە نەیڵم حەزەکەی هەڵمە بە دوایی ئەز کورد بێژە براس حەقیتە نەخۆ کوردی سیاسی هەندێک لە سیاسەکان زۆر تند قسەیانە کرد هەندێک لە عسکەرەکان زۆر عسکەری کۆن زۆر بە واقعی قسەیە کرد گوت بەبێ کورد هیچ پرۆژەیەکی ئابووری و سیاسی لە منتیقا سەر ناگرێت ئەتوانی شەڕ بکەی لە دژی کورد دووبارە بچێتەوە سەر چیاکان و شەڕ ببێت و ئەمانە و ئەتوانی سەرکوتیشیکەی بەس بەڕاستی ئەم منتیقەیە هیچ کات سەقامگیری بەخۆیە نابینە بەبێت چارەسەرکردنی قسەی کورد بەبێ ڕێکەوتن لەگەڵ کوردان بۆیە ئەمە واقعەکەەوە پێویستە ئەمەش بگوترێتەوە بەردەوام بەو لایەنانە بۆی کە بەبیریان بێت کە تۆ ئەتوانی ئێستا کورد زعیف بکەی لە منطقی دادگاوە قسە بکەی یا لە منطقی هێزەوە قسە بکەی بەڵام داویە کورد فاکتەرێکی گەلێکی گرنگن چارەسەرکردنا پرسکرێکاندا چ لە کوردستانی چ لە وڵاتێن دەردۆرا کورد 50 ملیۆن کوردی منتیقەکەی ببێ کوردە ئەتوانی تۆ ئەم دەبێژن 4 ملیۆن ئەم دەبێژن 4 ملیۆن کی دەبێژە 5 ملیۆنە 40 ملیۆنە ئەم بە 40 ملیۆنی ڕازی نابن 5 ملیۆنی ڕازی نابن بەڕاستیژی ئەوە چەند ساڵە نەمار دەبێژن 5 جێگیری سەرۆکوەزیری پێشووی ئوردون لە کۆبنەوەیە کابووین لە هین باسی ئەوەی کردگوتی ئەمە لەم منتیقەیە زۆر بۆچوونێکی دروست بووتی لەم منتیقە 4 نەتەوەی سەرەکی هەیە تورکەیە فارسەیە عەرەب هەیە و کوردیش هەیە بەبێ پێدانی مافی ئەمانە بەبێ حەلکردنی ئەم دوانە هیچ کات ناتوانانی هەڵویستێکی دروست هەبێت کە لە قازانجی ئەم منتیقەیە بێت بەڕاستی جا باسی ئەوەشی کردوتی نیوەی ئەلخەلیل لە هین کوردن ینی بە عەسڵ لە فڵستینی بەڵێ گوتی نیوەیان ڕەچەڵێکیان ئەگەڕێتەوە سەر کورد ڕاستە گەلێکی سپاس دکتۆر نەوزاد هیتۆتی مامۆستای زانینگەهێ ئەکادەمیسیان ڕێڤەبەرێ ناڤەندا ڕووداوەیە لێکۆلینان زریان ڕۆژلاتی ماڵەوە ئاڤە هون میوانێ مەبوون ئەتزانم من گەلێکی چەند ساعتن نای حەسباندنجی
واز باورد كم مجارين قالك جرينك جوتو بيشكرن سباس بواجي تماشافان نيجا قول فيدي بيتي تماشاكر ليه زي بيشم جم فؤاد الاستوديو دن فؤاد قالك سباس تجي قالك البندا خويشتي وهردو ميوانكي